زانی چی خراپە ئەوە خراپە ژن بۆ خۆی خەریکی سناب بێ لە ماڵەوە قاش لەسەر قاش دانیە من پیاوەکەی قام بشۆری یان بیکەنن نوەرە ئیسا من ماڵ ئەزانم کردویانەتە نوەرە قوربانگیان تەنانەت مناڵ شۆرینیان کردوتە نوەرە یەکەی قوربانگیان گسکدانیان کردوتە نوەرە والله ڕاستە ئەمە بڵم بۆ خوای پیاو پیاوە ها ژنینە ئەگەر ئەتانەوێت پیاوەکانتان سووب بکەن وەرن ئەو ئیشانەیان پێ بکەن ئەگەر ئەتانەوێت پیاوەکانتان پیاوێکی پیاوانە بێت پیاوی ناو مەجلیس بێت ئیشی ژنانی پێ مەکەن یعنی معقول نییە تۆ هەڵ ئەسیت جامی پێسەقیت وەرە کاکە نانە گاڵتت نییە معجیزەیەکە دەیتە دەستێەوە وەرە دیوارم بۆ بسڵە وەرە تەلەڤیزۆنەکە پاکەرەوە نازانم وەرە حەمام بشۆرە ئەمانە ئەزایی چۆنە کۆمەڵی ئیشی ئافرەتن ئەی بە پیاو تەداخولیان بکە ئیسا ئەو فکرانش ئەو فکر عفو دەشت بڕم ئەو فکرانەی کە لە بۆ ئافرەتی دروست بووە هەمووی لە ئەنجامی ئەو برێن ڕێکخراوە فیمەنیزمیانە کە هێستا دروست بینە یعنی دەرسی خراپ بە ئافرەتان دەنەوە پیاو سالاری و نازانم ئافرەتانیان ناومێشی ئافرەتاندا خاندیان براگیان لە شارەکانی کوردستان بەبێ ئیستثنا باشە ئەم ڕێکخراوانە ئەمانە طبعا یانەوێ ئافرەت لە ماڵەوە دەرکەن لەژێر ئەمری پیاوە دەریکەن و بەڕەڵایکەن و بیخەنە سەر جادا و پاشان بیکەنە شوقەیەکەوە دوو ڕۆژن ئیتر وەکو کچە مۆدێلەکانیان لێ بکەن ئەم ڕێکخراوانە ئافرەتیان کۆ کردوێتەوە بە سەوت و سوورەت دەنگیان هەیە ئەڵێ تۆ وەکو پیاوەکەت مافت هەیە لە ماڵەوە تۆ ئیش ئەەکەی ئەبێ پیاوەکەشت ئیش کات بەزەبە دوتۆتی چی تۆ نیمەڕۆ قاپ ئەشۆریت باشە نیوەڕۆ قاپ ئەشۆریت پیاوەکەت ئەبێ ئێوارە قاپەکە بشۆریت باشە قوربانیان ئەبێت جارێک مناڵەکەت دایبی بگۆڕی ئەویش جارێ بیگۆڕی یەک مناڵێکت شۆری ئەبێ ئەویش مناڵێک بشۆرێت یەکەی یعنی بە شێوازێک خطاب و گفتار یعنی چۆن بڵێ ئافرەت تعلیمەدەن بۆ ئەوەی ماڵ تووشی کێشە بکەن تووشی ترازان و دابڕانی بکەن براگیان هەموو ئافرەتێک ئەگەر هەر ئافرەتی ئافرەت بێت کۆمەڵی ئیش هەیە نایدا بەسەر مێردەکەی خۆیە کۆمەڵی ئیش هەیە نایدا بەسەر مێردەکەی خۆیە ژنن کاکەگیان ئیشی ژن بە ئیشی پیاو ناکرێ ئیشی پیاویش بە ئیشی ژن ناکرێ بەڕاستی تۆ وەرە باشە مادام ئیشی ماڵەوە چی پێڵن ئەیکیتە 50 بە 50 50 بە 50 دەوەرە ئیشی دەرەوەش ئەوێ 50 بە 50 بێت بەخوا نایخۆن ئاوا نایخۆن وەرە کاکەگیان بەڵێ وای دەکەین دەستان خۆش بێشتێکی زۆر باشە قاپێکتان شۆری قاپێکە شۆری بەڵام بە مەرجێت خەباتەمان کرد بێ ئێوەش بێن دزمە بکەنە پێتان خەباتە بکەن بەڵێ دوکانی لە فەیداناوە ئەبێ بێ لەگەڵیان لەفەر بکێچیتەوە بەڵێ کابرا لە زۆربەی شارە ئەوروپیەکان پێکەوە ینی ئافرەت نابی لە مارەدامنیێکاری ئەکات بەقاڵی ئەکات حەماڵی ئەکات بلۆگ ڕائەکێشێت ئەبێ تۆش بێ ڕاکێشیت ئەبێ عەرەبانە پاڵیت ئەبێ فەردەگەنم و فەردەجۆ ئەمانە بدەی بە شانتاو بیدەی بۆ شوێنی خۆی ئەبێ حەماڵی و بەقاڵی کەیت ئەگەر ئەمەناکەی کەواتە 50 بە 50 لە ماڵەوە نامێنێت یعنی چی لە مافاوەکو هەمومان یەکسان بین بەڵام لە ئەرکاوانە بین یعنی چی کاکەگیان دەیخوای گەورە ئەفەرمی قەسەمنا بەینەهم مەعیشەتەهم فی الحەیاة الدنیا خوا ئەم ژیانەی دابەش کردووە کاکە ئیشی پیاو لە دەرەوەیە ئیشی پیاو لە دەرەوەیە ئیشی ژن لە ماڵەوەی کاکەگیان دایکە یعنی تۆ ناتوانانی ببی بە دایکی مناڵەکانت ئەمەڵێ ببە بە دایکی مناڵەکەت کاکە چۆن ببە بە دایکی مناڵەکەم کاکە مناڵ بۆنێک بە دایکەوە ئەکا کۆمەڵێ هۆرمۆنات هەیە یعنی هەل لە دوورەوە بۆنی دایکێکە چونکە ناوێتی بە سنگی خۆیەوە شیری خۆی داوەتی ئەم ئەڵێن نا تۆ ئەبێ وەکو ئەو دایکە بیبووی ئەخنا من باوکی ئەوم کاکە من بژێوی ژیانی ئەو پیا ئەەکەم مەعاشی ئەو پیا ئەەکەم ژیانی ئەو دابین ئەەکەم ئەخە معقول نییە بێت پیاوەکە بگەڕێتەوە بۆ ماڵیش ئیشی خانمش بکە خانم بۆ خۆی قاش لەسەر قاش نینۆک درێژکا و خەریکی سنابکردن بێ و لێوی لێ قوتەوە کرد بێت وڵات تۆ خزمەتی ئەم ژن و ماڵم ناڵەکەیت ئەوە وەڵڵا مامۆستا و دایکانی ئێستا ئەوە لێسەنەوەی پیاوەتیە براگیان ئەوە لێسەنەوەی پیاوەتیە و بەڕاستی پیاوی پیاوانش ئەوە قبول ناکات هاوکاری خێزانەکەت بە لە کاتێکە ئەگەر خێزانەکەت پێویستی پێ بوو ئەگەر نەخۆش بوو ئەگەر لە ماڵەوە نەبوو حوشەی بۆ بشۆرە سەربانی بۆ بشۆرە بەڕە و دار و بەردی بۆ بشۆرە بەڵام ئەگەر خانم لە ماڵەوە بوو هیچ کێشەیەکی نەبوو قاچی لەسەر قاچی دانابوو حاشاوەکە لا نەکەی بە قسەیەکی کۆمەڵێشت بکەیت میوانت دێ بە تەنیا فریا ناکەوێت زەڵاتەی بۆ بکە سفرەی بۆ داخە ئاوی بۆ بێنە بڕۆد لە بازاڕی بۆ بکات میوەی بۆ بێنە هەموو شتێکی بۆ بکە لەمانە ئەمە گەورەیە هەتا من میوانەکە بەڕێکەی بەڵام ناکەیە ئافرەت بۆ خۆی خەریکی سنابکردن بێ لە ماڵەوە پیاو لە ماڵەوە خزمەتی ماڵ و مناڵی خۆی بکات
شتیوان نابێت ئیسا یەک پێشێک پێ بڵام ئیسا کۆمەڵی ئافرەتی چێ هەیە ئەڵێ ئاخ ئەو مامۆسایە بگریت ئێستا لاڵتەت نییە الله تعالى محفوظتك إن شاء الله بردام إن شاء الله برز من يا رب بس تخش بي خوافس أخوة موفق كاو والله أفرد بس أفرد بيت بس أفرد يعني بس أفرد بيت نايلة بياوكي كومالي إشي جنانة بكات من يعني بحكم أوي كشد يا أبو لامان أفرد هي يعني چۆن بڵێ هەویر بە پیاوەکەیە شێلێت ئێوە سەیر مەکەن خۆتان چی پێڵەن هەویر ناکەن کۆمەڵێ ماڵێک هەیە هەویر ئەکەن هەویر خۆیان لە ماڵەوە چی پێڵەن تەنوریان هەیە تەنوری غازیان هەیە باشە ئەیتر وەڵا پیاوەکە من شار و من لەم ژانەکە تۆ ئەبێ ئەمەکی بکەیت کاکەگیان براگیان تۆ ئەمە مەکە قوربانت بم تۆ ئەمە مەکە مە هەنیە شت هەیە زانی چۆنە ئێمە ئەڵێن ئافرەت ئەگەر توانای نەبوو یارمەتی بدە قاپی بۆ بشۆرە هەموو شتێکی بۆ بکە دایبی مناڵەکەی بۆ بگۆڕە خزمەتی خۆی بکە بی بە ناو حەمامەوە وەکو توور بیشۆرە پاکیکە بەڵام کە کاتێ ژن بۆ خۆی کێشەی نەبوو تەندروست باش بوو ساغ و سەلیم پتە و وەکو گوێزی هەورامان ساغ بوو کاکە ئەو ئیشانە مەکە کاک برای جوانم ئەو ئیشانە مەکە قوربانت بم خۆشەویستی خێزانش ئەوە ناکات بڕۆی ئیشەکانی ئەویش بکەی وەڵا ئەوە نەم خۆش ئەیە نایڵم دەستداتە قاپەوە نەوەکو دەسی تێکچێت و دەسی زبر بێ و زایەکە دەسی تێک بات نینۆکەکانی تێک ئەچێت کاکە گیان بۆ خاتری خوا پیا و ژن ژنە تێگەی ئێمە ناتوانین مناڵمان بێت کاکە ئێمە پیاوی ژن مناڵی بێت باشە قوربانگیان هەنێشت هەیە یعنی صیفەتی ئافرەتن نابێ پیاو هەڵی کرێت هەنێت شتش هەیە صیفەتی پیاوە نابێ ئافرەت هەڵی کرێت قورئان ژنی ڕەسەن ئەوەیە ها پیاوەکەی کۆمەڵی دەست ناداتە کۆمەڵە شتێکەوە ها یەکسەر لە مەطبەخا پاڵی پێوانە لاچ تێ چێکی لێرە ها ئێوێ منجەڵەکە هەڵباتەوە سەیری کات و تامی کاتۆمانەڵێ لاچۆ ئەو ئیشی تۆ نییە ڕاستەکە ئیشی تۆ نییە کاکە ئیشی تۆ لەسەر ئەو قەنەفەی بڕۆ دابنیشاکەی چێشتەکە پێگەیشت بیخۆنەوشی گیانە بێت تۆ کرێکار بوویتە لە دەرەوە تۆ دوکانداری تۆ لە بەیانی زۆر دەرچوویتە شەو هاتوویتەوە ئەو ژنە پێی خۆش نییە تۆ ئیشی ئەو ژنە بکەیت ئەها ژنی ڕەسەن ئاوا بیرەکاتەوە قەیچێکە دەسی بە پەردەکە ناگا پەردەکەی بۆ داگرە فەرشەکە قورسە تەواوە ئافرەتێت بنیەتی زەعیفە ناتوانێت فەرشەکەی بۆ لولکە و بیدەشانتا و بۆی بشوەرە بۆی هەرچیەکەکەی ئەمە دروستە کاکەمانە دروستە مە یارمەتیدانی خێزانە بەڵام کۆمەڵێشت بڕۆ ئاودەست بشوەرە بڕۆ نازانم حەمام بشوەرە و بڕۆ نازانم ئەو مناڵم بۆ بشوەرە و تااقەتم نییە بڕۆ نازانم هەنێ شت هەیە پیا و نابێ بیکات من ئەزانم ئەو ئافرەتانی کە ناڕەسەنن ئەم قسانیان پێ قوبوڵ نییە پێیان قوبوڵ نییە لە پیاو چییە باوەڕتانە بێت لە کە زۆر جارە شتانە باز ناکەی ژن هەیە لە کۆمێن نووسێتی پیاوەکەم و قۆندەلەکەم پیاوەکەم و نعلەکەم ئەیکەم بە قوربانی مناڵەکانم ئەیکەم بە قوربانی دایک و باوکی خۆم توخوا ئەوە ژنە تخوا گوناح نییە لەگەڵ ئەوەیە دانیشی تخوا گوناح نییە سەی چاوی ئەوکەی لە ماڵەوە بڕۆیت حسابەت بۆ ئەوکەی کرێکاری بۆ ئەوکەیت ها هەیە ئاوایە نازانم لە دایکیەوە بۆی ماوەتەوە نازانم لە فوریەوە بۆی ماوەتەوە چییە نازانم مەسەلە چییە یعنی ژنی وا هەیە تەمەنیەوە خۆتان ئێستا یەک دنیا ژن گوێی لێڵە ژنی وا هەیە کاچێتە ناو مەجلیسی ژنانەوە بڵێ فێکە هەموو ئینجاز و دەستکەوتی ئەم ژنە ئەوەیە باسی پیاوەکەی خۆی کات ئەمرینە مێنێ فەساڵی خواتەوە خواکە ڕوا لە بەرچاومان نامێنێ وەڵڵا بەمان نێتەوە بە خەیاڵمان نایەت ئەمە عەلە ساس ئیشێ زۆر باشی کردووە باشە ئیتر سوکایەتی نامێنێ بۆ پیاوەی خۆی نەکا لەو مەجلیسەیە باش یعنی تۆوە ئەزانی ئەگەر ئەمە بڵێیت پیاوەکە و بچاکە بێت یعنی ئەگەر ئەمە بڵێ ئەو خەڵکە دەستخۆشی و لێکا و خەڵکە بەزەیان پیاتا دێتەوە یەک تۆزی عاقڵ بە بابگەن عاقڵ بە خوا ئەفەرمێ هون لیباس لەکم و ئەنتم لیباس لەهون تۆ جلوبەرگی بۆ پیاوەکەت ئەی بۆ عاری پیاوەکەت داپۆشی ئەو ئەی بۆ عاری تۆ داپۆشێت ئەی بە ئەچیتە مەجلیسی ژنانەوە باسی پیاوەکەی خۆتەکەیت ئەمری نەمێنێ سەر و فەساڵی خواتەوە والله ها ئەمە ژن هەیە زۆر ناڕەسەنە ئیتر نازانم ئەمە لە چوو بۆی ماوەتەوە تێگەی ئیتر چۆن بڵێ ئیتر ئەمە لە خوێنیایەتی لە خوێنە جا ئەو پیاوانە زۆر گوناحن سوبحان الله جا کە ئەیان بینی پیاوی قۆسقۆس زۆر جار دەوڵەمەند بە قورئان بەسمەی سیارەکەی کە سەیرەکەی ئەڵێ ئەستا عەمەل یەکزەزی پێیە زۆر جار مەزرعەی هەیە کارگە و معاملی گەورەی هەیە
ئیتر خوا مبتەلای کردووە بە ئافرەتێکی ئاواڵە یەک دوو مناڵی جوانیشیان هەیە نازانی بڵێ چی بخوا والله زەلام واشەیە خوا ئاگای لێ کرێکار دەسێڵی برۆکە ئەوەنە ئیشی کردووە ژنێکی ئەوەنە جوان و چاک و دیندار و ڕەسەنی هەیە یعنی ڕۆژی دەجار سەر ئەکا بەو دەرگای کۆڵانیا بزانە پیاوەگەی نەگەڕایەوە دەجار تەلەفۆنی بۆ کا بزانم لە ئیشەکەی سەلامەتە ئیتر ئاوایە خوا ئافرەتی باش بدا بۆ گەنجە جوانانی کە خێزانیانی ئەوەشی کەوا ژنەکەی باش نابێ خوا لە کۆڵی کاتەوە ئەگەر باش نابێ ئەگەر باشی شەبێ خوا گەورە هیدایەتی با و بۆی بێڵێت